خۆشەویستان و ئازیزان لە کتابە فیقیەکاندا بابەتێک هەیە ئافرەتی حامیلە باسمان کرد کە ڕۆژووی مانگی ڕەمەزان ناگرێتەوە تەنها فیدەی بۆدا. بابەتی تریشمان هەیە بابەتی ئافرەتی شیردەر، ئافرەتێک کە شیردەر بێ و مناڵی بچووکی هەبێ، مناڵی ساوای هەبێ، بەپێی حەدیثی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بەپێی وتەی سەحابەکان ئیمامی عەبدوڵای کوڕی عومەر و عەبدوڵای کوڕی عەباس و چەندەها سەحابە و تابعینی تریش دەفەرمون ئافرەتی شیردەر هەروەکو ئافرەتی حامیلە ڕۆژی مانگی ڕەمەزان ناگرێتەوە، قەزای ناکاتەوە، تەنها فیدەکەی بۆ ئەدا. بەڵام بە چەند مەرجێک. یەکەم مەرجێک ئەو ئافرەتە مناڵەکەی لە 2 ساڵ کەمتر بێ و 170-80 زیاتر شیری دایکی بخوات. ئەمە مەرجی یەکەم. مەرجی دووەمەوەی ئەو ئافرەتە خوێنی نەبێت، ئیتر خوێنی مناڵبوون بێ، زەیسانی یاخود خوێنی سۆڕی مانگانە. ئەگەر هەر کاتێ ئەو خوشکە بەڕێزانە ئەم دوو خوێنیان توش بوو، ئەو کاتە ئەگەر مانگی ڕەمەزان بوو ئەو ڕۆژانە قەرزار دەبن. نابێ بڵین ئێمە شیردەرین، ڕاستەکەی شیردەرن، بەڵام لەو کاتە حرامە لەسەریان نوێژ بکەن، حرامە لەسەریان ڕۆژوو بگرن، بۆیە حساب بۆ شیرەکەیان ناکرێت. بەڵام ئەگەر پاک بن و مناڵەکەیان 180-90 شیری دایکی بخوا، ئەو ئافرەتانە ڕۆژی مانگی ڕەمەزان بە هیچ جۆرێک ناگرنەوە، تەنها فیدەی بۆ ئەدەن. بەڵام ئەگەر خوێنیان هەبوو باسمان کرد و مناڵەکەیشیان شیری کەم خوارد، شیری دایکی کەمتر خوارد، ئەو ئافرەتانە بێگومان ئەبێ ڕۆژوو بگرن. و ئافرەتیش بە مەرجە تریش زانایان دەفەرمون ڕۆژوو گرتن تەئسیر لە شیرەکەی بکات، شیرەکەی کەم بکات. خواگەر واجبی کردووە لەسەر ئافرەت 2 ساڵ شیر بە مناڵەکەی خۆی بدا. بەڵام ئەگەر زانی شیرەکەی کەمەکە، بە هیچ جۆرێک و ئافرەتە نابێ ڕۆژوو بگرێت، چونکە زڵم لە مناڵەکە ئەکا. ئەو مناڵە زۆر پێویستی بە شیری دایکێتی. بۆی ئینشاڵڵا بەپێی بەڵگەکانی حەدیث وتەی سەحابەکان ئەو ئافرەتەی شیردەر بێ بۆ مەرجانەکە باسمان کرد ڕۆژووی مانگی ڕەمەزان ناگرێت و ناشی گەڕێنێتەوە، تەنها فیدەی بۆ ئەدا. ئەمە حەق و ڕاستیە، خلافی تریش هەیە و ڕەئی تریش هەیە، بەڵام ئەمە ڕەئی ڕاجیح و بەقوتە.